بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ لە خزمەتتان داین بۆ قسەکرد لەسەر دوا پێشاتەکانی شەڕ کە ئەمڕۆ جەنگی ئەمریکا و ئیسرائیل دژی ئێران 9 ڕۆژی تێپەڕاندووە و شەوی ڕابردوو شێریشێکی درۆنی چڕ هەبوو لەسەر هەردوو پارێزگای سلێمانی و هەولێر کە ناوچەکانی هەرێمی کوردستانی بە ئامانج گرتە بوو بە تایبەتی کنسوڵخانەی ئەمریکا و بنکەی هێزەکانی هاوپەیمانان و لە فڕۆکەخانەی هەولێریش کارمەندێکی ئاسایش بۆی ئەو هێرشانە شەید بوو. ئەمڕۆ سەرۆکیەتی پەیامی هەبوو باسی لەوە کرد بۆ گەر عێراق وەڵامیان نەداتەوە ئەوان مامەڵە دەکەن و وەکەوەی کە وەڵامیان هەبێت بۆ هێرشانە و سەرۆکی پارتی دموکراتی کوردستانیش لەسەر هێرشانە قسەی کردبوو باسی لەوە کردبوو کە دان بە خۆداگرتن سنووری هەیە و داوای لە حکوومەتی عێراق و ئەنجومەن نوێنەران و چوارچێوەی هەماهەنگی کردبوو کە سنوورێک بۆ ئەو هێرشانە دابنێن. ئێمە لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر دوا پێشاتەکانی جەنگ دوای 9 ڕۆژ چی ڕوویداوە، ئایا شەڕەکە درێژە دەکێشێ یاخود کۆتایی پێدێت، استراتیژی ئەمریکا و ئیسرائیل ئایا لە ئێستادا دوای 9 ڕۆژ لە جەنگ جیاوازی تێکەوتوو و لێکەوتەکانی سەرەرێمی کوردستان چی دەبێ و بۆچی ترامپ دوێنێ قسەی کرد کە باسی لەوە کردبوو کوردەکان ناوێت کوردەکان پرسنەوە ئێران وە شەڕ بکەنەوە بکوژرێن، ئایا ئەمە جۆرێکە لە تاکتیک یاخود پەیوەندی بەوەیە کە بەدەمەواتنی هەرێمی کوردستان نەبوو یاخود فشاری تورکیا لە سەریدارەی ئەمریکا هەیە بەوەی کە هێزە کوردەکان نەچنە ڕۆژهەڵات. ئەم پرسان لەگەڵ بەڕێز دکتۆر دارا محەممەد ئەمین چاودێری سیاسی قسەی لەسەر دەکەین. کاکتۆری یامە خێرمێ سوپاسیامە دەبوون دەکەین. سوپاس دەکەین. ئەگەر خوێنەوەی بەڕێز بزانین لەسەر 9 ڕۆژە 9 ڕۆژ تێپەڕی بەسەر ئەم جەنگەدا خوێنەوەی بەڕێژت بۆ جەنگەکە و پلانەکەی بڵین باز دەکەی پلانی ئەمریکا و ئیسرائیلەوە بوو کە لە 4 ڕۆژدا ئەمە کۆتایی پێبێ بۆ ئەوەندە درێژی خەیان و چ چاوەڕێن دەکرێت بۆ ڕۆژانی داهاتوو. بەناوی خۆی بەخشندە میهرەبان، سڵاو لە بەڕێستان و لە بینەرانی بەڕێز و خۆشەویست و تاعات و عیبادەتی ڕەمەزانی و لایەکش قبوڵ بێ. لە ڕاستیدا ئەم جەنگە کە دەستی پێکرد جەنگەکە هیچ استراتیژێکی ڕوونی نەبوو و هەڵوێستی ئەمریکا و ئیسرائیلیش هەر لە سەرەتاوە هەتا ئێستاش سەبارەت بە ئەنجامی شەڕەکە و یا بابڵین استراتیژی هەر لایەکیان ئەگەر بوو بێتیان جیاواز بوو. ئیسرائیلەکان کار لەسەر ڕوخانی ڕژێمی ئێرانەکەن بۆ هیچ مەترسیێک لە سەریانە نەبێ، ئیسرائیل مەترسی لەسەر نەمێنێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەمریکیەکان بەرنامەیان تەسلیم بوونی دەسەڵاتی ئێستا ئێرانە یان سازشکردنە بۆ ئەمریکا نەک ڕوخانی ڕژێمەکە هەر سەرەتاوە بوو دوشتی لێک جیاواز بووە. ئەمریکیەکان چاوەڕوانیە بوون ئێرانیەکان لەگەڵیانە ڕێککەون و دانووسان بکەن و سازش بۆ ئەمریکا بکەن لە هەندێک خاڵێک ئەمریکا داوایەکە و ئەمریکیەکان داوای ئەمانە کرد، بەڵام ئیسرائیلەکان بەڕاستی هەوڵیان بۆ گۆڕینی ڕژێم بۆ لە ئێرانە. هەرەما ئەگەر ئێستا شەڵیان بۆ وێ ئیسرائیلەکان ئێستاش هەتا ئێستا کار لەسەرەوەکەن، بەڵام ئەم کارە بە تەنیا بە ئیسرائیل بە خۆی ناکرێ و من پێشم وایە فشاری ئێرانیەکان بۆ سەر قوارەی جوولەکە زۆرتر بۆ ئەوەیە کە ئەوانیش تەسلیم ببن واز لەوە بێنن. ئێستا هێرشەکانیان چڕتر کردوێتەوە لەمڕۆوە وەکو ئێرانیەکانیش باسیەکەن چەکی تایبەتتر بەکاردێنن و معلومیشە چەکەکان وێرانکەرترن، شوێناوارەکانیان دیارە بە تایبەتی ئەمڕۆ دوێنێ و سیستمەکانی بەرگریش هەندێکیان لە ناو چوون، ئەوەش کاریگەری خۆی هەیە کە موشکەکان بە ئاسانتر دەگەنەوێ. بەرحاڵ ئەمریکیەکان هەروەکو سیاست مەدارەکانی ناو ئەمریکا و بەرپرسەکان و سینەتۆر و پەرلەمانتار و هەموو ئەمانە باسەکەن ئەوەی من متابعام کرد هەمویان دەڵێن ئەمریکا لەم شەڕە استراتیژێکی ڕوونی نییە و ترامپ کەوتۆتە دوای نەتەنیاهۆ لە جیاتی ئەوەی ئەڵێ نەتەنیاهۆ و بەرپرسەکانی ئیسرائیل زۆر دەمێت کە دانوێ ئەمریکا پەلکێشکن بۆ ئەو شەڕە، بەڵام سەرکردەکانی پێشوو تەسلیم نەبوون، بەڵام ترامپ تەسلیم بوو ئێستا ئیرادەی ئیسرائیلەکان جێبەجێەکە و لە کاتێکە ئێمە خەسارێکی زۆرمان کردو نازانین نەتیجەی ئەم شەڕە چییە. خۆی دیارە ئینسان کە شەڕێکی وا گەورە دەست پێکا بێ پلان و استراتیژ و هەموو شتێک ڕوون و ئاشکرا بێت. ئەم شەڕە بۆچی کرایانی لە پێناوی چی؟ لە کاتێکا کە ڕژێمی ئێران هەرماوە و لە دوایین تەسریحاتی ترامپی شاباس لەوە ناکا کە ڕژێمەکە بڕوخێ، ئەڵێگەر ئەو ڕژێمە سەرکردەیەک دانێ لە جێگای خامنەیی
دەیودێمیش بەشدار بەڵێ ئێمە بەشدار بینتیا یان سەرکردەیەک بێ میان ڕەو بێ یان دادپەروەەر بێ یان هەندێک تعبیراتی تەر قبوڵمانە دوجار ئەمە زۆر جیاوازە لەوەی تۆ لە ڕێگ و ڕیچ چێشکردنی دەوڵەتێک بتەوێ بیرروخێنی و لەوەش کە بڵێ سەرکردەکە بەدڵی ئێمە بێ دوو بابەتی زۆر لێک جیاوازن ئەوان پیان وا بوو سەرەتا بە کوشتنی ڕابەر و ئەو بەرپرسانەی ترکە کردیان ئێران تەسلیم دەبێت کۆتایی دێ بەڵام دەرکەوت شەڕەکە خەست و خۆڵتر بوو و حەماسەت و خەڵقی ئێرانێک گرتووی زیاتری پێوە دیار بوو و ئێران زۆر لەوە زیاتر خۆی گرت و دەرکەوت کە ئێرانیەکان ئەمڕۆ نۆ ڕۆژە هێشتا شەڕ گەرمترە بێ باشتر لە جاران شەڕەکەن و پەلاماری هەموو ئەو وڵاتانەیاندا کە دۆستی ئەمریکان لە ناوچەکە و گوبانی تیانە چین و رووسیا ئەم جارە بە جۆرێک لە جۆرەکان هاتوونە ناو شەڕەکە و رووسیا ئەمڕۆ بە ڕسمیڵێ ئێمە بێلایەن نین ئێمە پشتیوانی ئێرانەکەین لەم جەنگە و معلومیشە چەکەکان و بە تایبەتی زانیاری هەواڵگریەکان ئەمە وڵاتێکی وەکو چین و رووسیا پێشکەشی بە ئێران کردووە کە ئێران پێشتر ئەم توانایی ئێستای نەبوو ئەم توانە هەواڵ لە ڕووی هەواڵگریەوە بە تایبەتی لە ڕووی هەواڵگریەوە و لە ڕووی چەکەکانیش گومانی تیان نییە بەشێک لەو چەکانە ئەو دوو وڵات هاوکاریان کردووە بۆیە ئەمەوای کردووە کە ئێران زیاتر خۆ بگرێ و مقاومەت بکە و بەرامبەریش کە بە تەمای شەڕێک بوو لە ماوەی هەفتەیە کەمتر کۆتایی پێبێ ڕژێمەکە بڕوخێک ئێستا بینێ هەر بەردەوامە ئەمە جوای کردووە کارەساتێکی گەورەی دروست کردو هەم لە ڕووی سەربازی لە ڕووی ئابووری لە ڕووی سیاسی بۆتە قەیرانێک لە ناوخودی ئیسرائیل و ئەمریکاش ئەمریکەکان لە سەدا لە ڕاپرسیەکە لە سەدا 53یان دژی ئەو شەڕن لە سەدا 21یان پشتیوانی ئەەکەن ئەوەی تریشی بێدەنگ و بێلایەنە ئەمە هیچ 4 ڕۆژ پێش ئێستاە باش ینی لە سەدا 21 بوو پشتیوانی ترامپەکەن بۆ ئەم شەڕە یخۆ گەێران کەسیشی لەگەڵا نەبێت لە سابیستیۆکەکەی لەگەڵا ینی کاوە بێ مەبەستمانەوەیە ئەم شەڕەنا خەڵقی ئەمریکا دەیەوێ و من پێم وایە ئیسرائیلەکانیش کازانن وەکو خەڵک یانی هاوڵاتیان لەوێ دوایەوەی کام هەموو خەسارە و کوژران و وەستانی ژیان و هەموو ئەوانەیە ئێستا خەریکە گەورەتری جەبێ شەڕەکە لە شەڕی سەربازیەوە چێتە شەڕی ئابووری و لێدانی با بڵێن ناوەندە خزمەت گوزاریەکان و سوتەمەنی شەڕی نەوت و سوتەمەنی و وەڵێ ئێستا کەوتەتەوەی لێدانی عەمبارە نەوتەکان و کێرانیش باشکراڵێ گەر ئەمریکا بکە ئێمە واکەین ئەو وڵاتانەی کە بەرەمێنی سوتەمەنی وزن نەتوانن هیچ بنێر نەدەرەوە کە زۆرتر مەبەستی وڵاتانی کەنداوە کە ئەمەش قەیرانێکی ئابووری دروستەکان نەوت دوان نزیک دەبێتەوە لە $100 نرخی ئەمە هەمووی قەیران و کێشەی گەورن لە کاتێکە وەکوتمان ئامانجی شەڕەکە ڕوون نییە ئەمریکەکان بۆچی پێت وایە ئەم استراتیژی شەڕەکە ڕوون نییە چونکە ئێستا لێرە لە کوردستان زۆر شڕۆڤەکارەیە سەیرە سەدەکە دەڵێ ئامانجا ڕووخانی ئێرانە ئێران دەڕوخێن ئەنی زۆر کەس ئەواشیکردنەوە دەکات من پێشتری وتومە ئەمریکەکان ئەگەر مەبەستیان ڕووخانی ئێران بواە بە هیچ شێوەیەک لە استراتیژی ئەمریکا ڕووخانی ئێرانی کیانە بووە هەتا ئێستاش داهاتوو نازانین ئەگەر مەبەستیان وایە پێشتر کاریان لەسەر ناوخۆ ئێران دەکرد لەسەر یەخستنی هێزەکانی ئۆپۆسیۆن نەکرد لەسەرەوە کرد ئەمریکەکان چۆن بەهێزی وشکانیش داخڵ بن و چۆن بە ئۆپۆسیۆن پرچەکەنەوەی دەست بەکار بن هیچ شتێک لەو بابەتانیان ئامادە نەکردووە کە بارودێ لە گەرمەی شەڕا و لە دوایەوەی کە زەرەرجانێکی زۆریان پێگەیشتووە باس لەوە کرا ئایا هێزە کوردیەکان داخڵە بن یا داخڵ نابن من پێم وایە گەر ئەمریکا لەو پڕی سەرکەوتنە وایە نە تەلەفۆنی بۆ بەرپرسانی هەرێمی کوردستان نەکرد بۆ هیچ یەکێکیان ترامپ نە تەلەفۆنی بۆ کاگمەسۆن تااقەتیە بۆ لە هەرێم نەبووە مستەفای هیجریشی نەیەکرد ئەگەر تۆزێککە شەر بەردەوام وایە وردەوردە بۆ هەمومانیان نەکرد ینی بەڕاستی مانای وای ئەمریکا لەم شەڕە سەرکەوتو نەبووە دوجاریش کەویستی کوردەکان چەکدار کاوچنەوە خۆی بەڕسمی داوای کردکامە کارێکی باش نیە و باش ئەو کارەکەی چی بوو یان تاکتیکە یاخود پەیوەندی بووی کە بڵێن حیزبەکان ڕۆژهەڵاتیش لە ناو خۆیاندا بڵێن بوون بەچەند بوون بە دووبەرە بەشێکیان لەگەڵیدا نەبوون بەشێکیان دەڵێن لەگەڵیدا ناوان یەکێتی و پارتی ناتنە ژێربار فشاری تورکیا بوو بۆ پەشیمان بۆ چووکە پێشتر خۆی ترامپ دەیگوت شتێکی باش دەبێگەر کوردەکان ترامپ بە ئەم دواپایامی جگەلەوە یاڵێ کوردەکان نامانێ ببنە زۆر ببنە قوربانی یەکشی تریکی لەگەڵا وت ئەڵێ پرچەکردنی کوردەکان و چوونە ناو ئێرانیانی بەشداری لەو شەڕە بارودۆخی شەڕەکە ئاڵۆسترەکە ئەمە زۆر گرنگە چی تێدایەوە ئاڵۆسترەکە معنای وایە ئەمە لێرە پامێکە بەوەی کە بەشداری کورد
بارودۆخەکە بەرەو خراپترە بە یەکەم ئەگەر ئەمریکا پلانی ڕوخانی ڕژێمی هەبێ لەوە ناترسێ بارودۆخ ئاڵۆزتر بێ چکە کاتە گۆم تاقول بێمە لەی خۆشەوە حەزێکرد لە هەموو لایەکەوە داخل بوون ئەو مەرگەیە لەسەرەوەی پلانی ڕوخانی نییە دوو بۆ حەزناکە بۆ بەشداری کورد وەزەکە ئاڵۆزترەکە پێم وایە چێک لە هۆکارەکان تورکیا بێ چونکە تورکیا زۆر بەڕوونی کاتی خۆشی کە پلانی ڕوخانی سەدام دانرای ڕژەم لە ئەمریکاوە و داواکرا کورد بەشداری بکەوە ئەمریکیەکان وتیان ئێمە لە تورکیاوە داوان لە تورکیا کرد بنکێر لیگ بەکاربێن و لێشەوە داخل بن بۆ ڕوخانی بەغدا تورکیا زۆر ناڕازی بوو ڕێگاینەدا تەنانەت لە تورکیا و ئەمریکا داخل بێ و داواچی کرد کە نابێ بە هیچ شێوەیەک پێشمەرگە بەشدار بێ و هێزی پێشمەرگە بچێتە کەرکووک و مووسڵ ئەمە داوایەکی ڕسمی حکوومەتی تورکیا بوو لە ئەمریکیەکان و کاک مەسوول لە کتێبەکە لە بەرگی شەشا زۆر بەڕوونی نووسیوێتی لە ئەمریکیەکان پیانوتین کاکە بە هیچ شێوەیەک نابێت پێشمەرگە بچێتە کەرکووک و مووسڵ کە ئێمە پلانەکەمان دەست پێ کرد لە ڕوخانی ڕژێم لە بەرەوەی تورکەکان قبوڵیان نییە و دویان ئەگەروا بێ ئێمە جێژ دێنینە ناوە ینی تا ئەو ڕادێ تورکیا زۆر ناڕازی بوو بەوە بەمەش چێک لەوانە تورکیا بە ئەمریکای و تۆکە ئێمە ڕازی نین کوردەکان بشناو ناوەیە و لەگەڵ کاتی ڕوخانی ڕژێما کورد دەتوانێت دەست بەسەر ناوچەیەکی زۆر بەرفرانە چکە بازۆکە هێز زۆریشی لەسەر ئەو ناوچانە کۆکرد بێتەوە تورکیا خۆی گومانی تیانە تورکیا چێ خۆی ئەمان جێشکەی هەبێ ئەمە بەشێکی تری دوور نییە هێزەکانی تری ئۆپۆسیۆنی ناو ئێران بە کوڕیشا و بە مجاهدین و بە ناوەکانی تر هەرچی هەن هەموو ئەوانە ناڕازین کورد پڕچەکرێ بچێتەوە ئەوانی بە ئەمریکان و تبێگەرەوە بێن وەزاکە ئاڵۆز دەبێ و بارودۆخەکە خراپترە بێ نەتیجە ماناوی ئەوان ئامادە نین پشتیوانی کورد بکەن بۆ ئەوەی بچێ لە ڕۆژهەڵاتی کوردستانە دەسەڵات بگرێتە دەست و بە هیچ شێوەیەک ئەمریکیەکان لەگەڵەوە نین ئێرانێک دروست بێ ئێرانێکی فیدراڵی کە هەر نەتەوەیەک مافی سیاسی خۆی هەبێ هیچ شتێکی ڕوون لە بابەتانە نییە وەخسەکانی ترامپیش کاڵێ مە تاکتیک نییە کە دەڵێ ینی بڵێن لە قۆناغی داهات و کورد بەکاربێنن تاکتیکێک نییە کە هەموو کاتێک زانیکی کوردیان بەکارهێنا بۆ بەرژەوەندەکانی خۆیان کاکە خۆ ئێمە مێژوو شایی دار پێمان ئەڵێ جەنگاوەری باشن بەڵام کە دێتە سەر بابەتی سیاسی و مافە سیاسیەکانی خەڵکی کوردستان وەکو ڕۆژاوە باشترین بەڵگەیە یعنی ڕۆژاوە باشترین بەڵگەیەک هیچیان بۆ کورد نەکرد ئەمریکا ئەم جارە هیچ ناکە ئەمریکا یەکێکە لەو زلێزانەی بە درێژایی مێژووی بوونی ئەمریکا بەردەوام خەڵکی بەکارهێناوە لە پێناوی پاراستنی بەرژەوەندەکانی خۆی و هەر کەسێکیشی ویست بێ بەبێ گوێدانە هیچ بنەمایەکی مرۆیی و نێودەوڵەتی هەموو پێشێلکاریەکیشی کردووە ئەمریکا کوردانی ڕۆژاوە کە هاوپەیمانی بوون و پێکەوە شەڕی داعشیان کرد لەو ناوچەیە و ئەمریکا لە پەنای ئەوانەوە توانی لە سووریا جێگەی بێتەوە دوایی زۆر بێباکانە پشتی تێکردن و من ئێستاژ ڵێم بەرپرسیشم ئەگەر ئەحمەد شەرع خۆی نەبووە ئەوەی ئێستاش بەدەستیان هێناوە لە ڕۆژاوە ئەمریکا لەگەڵەوە شانە بوو ئەوشی پێ زیاد لە مقابل ئەمریکا هاتووە ئەحمەد شەرعێک کە تا دوێنێ قاعیدە بووە و دژی سوپای ئەمریکا شەڕی کردووە و لە زیندانی ئەمریکا بووە و ئەمریکا پارەی تەرخان کردووە بۆ بەس بۆی کە خەڵک شوێنەکەی پێ بڵێ بەڵام هێنێ پشتیوانی لێکاو کردوێتی بە دەوڵەت بە هەمان شێوە تالیبانیش گەورەترین زەربە لەم سەدەیە لە ئەمریکا کەوتبێ لە سەدەستی تالیبان بووە بەڵامەوە تا تالیبانی هێنایەوە دەسەڵاتیشی پێدان و لێشی نەپرسینەوە چین لەبەر ئەمریکا ئەوەندەی بە دوای بەرژەوەندی خۆیان گەڕێ بەوە ناپرسی ئەمانە دۆستن یا دۆست نین ئەمانە با بڵێن پارێزەری مافی مرۆڤن یان نا دیموکراسین یا دیموکراسی نین شتێک نییە ئەمریکا بەقەدەرەوەی باوەڕی بە بەرژەوەندیە باوەڕی بەوە هەبێ هیچ بۆ ئازادی و دادپەروەری و دیموکراسی و شتێک لە بابەتانە بکە لە بەرنامەی خۆشیە بۆ ئێران شتێک لە بابەتێکیانی ئەمە بۆ ئیسرائیلش ڕاستە کە دەوێت کارتی کوردی خراپتر بەکاربێنی ئیسرائیل گومانی تیانە ئیسرائیل لە بەس لە بەرمانەوەی خۆی کە لە بارودۆخێکی سەخت داژی هەموو ئەم کاراناکە چونکە ئیسرائیلەکان ئەگەر ئەمریکانە بێ مانەوەیان بۆتە جێگای مەترسی یعنی هەموو ڕوبەری ئیسرائیل بەقەدەر ڕوبەری پارێزگای تاران نابێ ینی ئەوەی هەموو دانیشتوانی ئیسرائیل بەقەدەر ڕبێکی دانیشتوانی تاران نابێ بەقەدەر نیوەی بەعرب و نۆمرێ کەسە بەڵێ حوتی جوولەکەی بە هەموویەوە ئەنی نیقە نیوەی دانیشتوانی تارانیش نابێت ئیسرائیل لەم جەنگە ئەوە نایڵێ زانیاریەکان بچنە دەرەوە بەڵام معلومە بارودۆخێکی زۆر سەخت و خراپی هەیە و ئەگەر بەردەوام بێ ئیسرائیلەکانیش داوای وەسانی ئەو شەڕاکەن
بەڵام نەتیجە بۆ ئێمەی کورد باوەڕکە ئەم جەنگە لەوانەیە ماڵوێرانکاری زیاتر تیا بێ بەرژەوەندی تیان نەبێ ئێستا چێن دێکن دەڵێن ئەمە دەرفەتە دەڵێن جیا نابێتەوە دووبارە نابێتەوە بۆ نمونە بە تایبەتی بۆ کوردی ڕۆژهەڵات دەڵێن ئەمە دەرفەتە ڕەنگە دووبارە نەبێت خوێندنەوەش هەیە من پێم وانیەوە بێ کورد نەتەوەیەکە و لەسەر خاکی خۆیەتی و خۆی گەورە لەسەر ئەم خاکانە دروستی کردووە خاکی کوردستان و هەزاران ساڵە ماوەتەوە ئەم هەموو پەلامار و شەڕواژاوەیە بووە لە هەزاران ساڵەوە 1000 ساڵ شەڕی ڕۆم و فارس بۆ کورد هەر لە ژێرە و دەستارە هاڕویانە کورد هەرماوەتەوە و دواتریش ئیسلام هاتووە کورد هەرماوەتەوە و بەعکسەوە پێگەی زۆر گەورەتریش بوو شەڕی ئیسلام و فارس بوو و کورد هەرماوەتەوە و دواتر عوسمانی هاتووە کورد هەرماوەتەوە ئەم هەموو دەسەڵاتانە هاتوون کورد هەرماوەتەوە هەر پێگەی هەبووە هەر ڕۆڵی هەبووە هەر دەوری کاریگەری خۆی هەبووە ئێستا شەرەی بێ ئەمانە شاری بەرژەوەندەکانی خۆیانن بەعکسەوە مەترسی لەسەر هەرێمی کوردستانی دروست بوو باش ئەگەرم شەڕە گەورەترگەلەوەی ئێران ئێمە پاروێکی ئاسانی لە بەردەمی ئێرانە بەڵامەوە تا ئەتوانێت ڕوانەکەی حشتی شعبی بەکار ئێستا و گروپانن کە درۆن بەڵام هەموو گروپانن هەموو گروپانن واوانە سبێنێ گەربیانەوە پەلاماری ناوچەکان هەرێمی کوردستانیش بن پەلاماریەدەن ئەمریکا دیفاعمان لە یەکان نایکە بە بەڵگەیەوەی بۆچی ئێمە چێ شەڕی داعشی کرد پێشمەرگە کردی ئەی بۆ دوایی کە کوردویستی ڕفراندۆم کە ئەمریکا پشگیری نەکرد ئەی کە پشگیری نەکرد بۆ چرای سەوزیێڵ کرد هێزەکانی عراق بێنەوە کەرکووک و خانەقین و شنگال و هەموو ناوچانە داگیرکەنەوە هەتا پردێ هاتن ئەو باگەداری ئەمریکایە و ترامپ خۆشی وتیڵێ وتی ئێمە وتمانە بەخۆیان کوردەکان ئەگەر شەڕیان پێکرێ بیکەن نانی حەقمان نیە بەسەرەوە ئەمریکیەکان خۆیان ڕێگەیاندارەوە حەشتی شعبێ بێتەوە پردێ دەسپێنی ئەگەر هاتە هەولێر و سلێمانیش یانی ئەمریکا چیەکە بەستا کوێستا بڵێن ئەو گروپانە ئامانجیان چییە بڵێن جۆرێکە لە شارفرۆشتن بە هەرێم چکە هەرێم بێلایانە یاخود تەناوان بڵێن بنکەکانی ئەمریکا بردومان دەکەن زانچی خەڵکی مەدەنیش بۆن لێر شەید بزانین کاتێک کە شەڕە بێ طبيعتي جنگ شر وخوي قالوا القرآن فرمي إن الملوك إذا دخلوا قرية أفسدوها وجعلوا عزة أهلها وكذلك يفعلون طبيعتي جنگ ويران كاريتيا جنگ پیاوە خاوەن شکۆکان ئەکاتە یا تیاچن یا بنە کۆیلا یان زەلیلە بن داماوە بن بیا بە پێچەوانەوە ئێران تووشی ئەم شەڕە بوو ئەم شەڕە لەسەر ئێرانە زۆر قورس بووە بزن بەرپرسە باڵەکانی وڵاتە بەڕابەری ئەو وڵاتەشەوە کە بەهێزترین کەسایەتی ئێران بووە بۆتە قوربانی و تیاچوە دوو ئێران وڵاتەکان و ئێران بووە ساکەوتۆتەوەی لێدانی ژێرخانی ئابووری وڵاتەکە لە قوتابخانەیەکە 200 تابی بەیەکەوە کوژێ ینی خەسارەکانی ئێران زۆر گەورەیە هێزی دەریایی ئێران بە زوربەی زۆری لەدەست داوە کاتێکم شەرابی ئێرانیش و دۆستەکانیشی گومانیتیانێ پەلاماری هەموو کەزەدەن ئەوە سروشتی شەڕەیانی ئەمریکا لە پێن لە جەنگی جیهانی دووەما بەس لەبەرەوە یابانیەکان لە ناو دەریا زەربەیەکی گەوران لە ئەمریکادا چەکینەوەی بەکارهێنا ئەوە طبیعەتی جەنگ وایە بۆیە ئێران کە ئەو زەرەرە زۆرەی پێگەیشتووە لە هەرێمی کوردستانیشا بمانەوە نەمانێ بنکەی ئەمریکا هەیە هێزیان هەیە بەس خۆ سیستەمی بەرگری کە بەس بۆ بنکەکانیانەوە بەس بۆ بنکەکانی خۆیان ئێستا کە دووری دەخاتەوە بەر ناوچەیەکی مەدەنی دەکەوێت ئەوان ئەڵێن مادام لە هەرێمی کوردستان ئەمریکای لێیە مادام لە کوێت و قەتەر و سعودیە و ئیمارات ئەمریکای لێیە ئەوان لێدەن کە لێدەن ئەو کاتە خەڵقی مەدەنیش بەرەکەوێ طبیعەتی شەڕ وایە بێت تاوانی ژەکوژرێ ئاسایشی نیشتیمانیش تێگەچێ پشەی و ئاڵۆزی دروزە بێ درۆنێکە بەرەو ئامان جێگەڕوە بەس لە سەر خەڵکاکەوێتە خوارەوە ینی خۆمە لە شەڕ ڕامۆمانە واریدە لەبەرەوە بێ چاوەڕوانی ئەو بکەین مادام ئێمە دراوسێ ئێرانین و بنکە و هێزی ئەمریکی هەیە لە هەرێمی کوردستان ئەگەر ڕێژەکەی کەم و دیاریکراویش بێ چاوەڕێەوە کە درۆنیشی بۆ بێ ینی ئەوە شتێکی زۆر ئاساییە کوێتیەکانە ڕۆژەی ڕێگانداوە بنکەی ئەمریکیە بێ بێ چاوەڕوانی ئەو بکەن ئەمە بۆ قەتەرەکانی شەروایە خۆ قەتەر دۆستی ئێران بوو بەڵام مادام ئەمریکا بنکەیەکی گەورەی لەوێ هەیە ئەبێ چاوەڕێەوە بکەن کە ئەوە ڕووبدا کاتێک تارەکانی ئەمریکا کاتەن کورد دەسەڵاتی نێ ڕێبگرێ عراقیش بەسەر عێراق و کوردستان ئاڕۆن لەودی و خەسفێرانەکە نەبێت چاوەڕێ و کە ئێرانی جواب باتەوە لەبەرەوە من پێم وایە
ئێرانیەکان هێشتا تیانە ئەشتۆتەوە نایەنەوێت شەڕی هەرێمی کوردستان بکەن نەگینەخۆ هەدەف و ئامانجی تر زۆرە بۆ ئێرانیەکان. پێ دوای لێرە چی بکە بۆی لێرە بوەستیان هاوڵاتی مەدەنی ناوەندە دامەزراوەکانی هەرێم پارێزراو بن کێڵگە نەوتیەکانی کێڵگەی غازی خەڵکەکەی یانەوێت چی بکرێ بۆی کە پارێزرام تا ڕادێکی ئێستا باش نییە ڕێستی پارتیویچێتی باش نییە لەم بارودۆخە من نەڕێستی یەکێتی پارتیم پێ باشە و بێلایەنی یەکێتی و پارتیم پێ باشە و بمانەوە نەمانەوە ئێران دراوسەیەکی ئێمە ئێست دوورێکی فراوانمان لەگەڵ یا هەیە و ئێران لە کاتی تەنگانە و جەنگە فریامان کەوتووە پشتیوانی کردووی ئەبێ هەموو ئەوانەشمان لەبەر چاو بێ. ئەمریکاش هاوکاری خەڵکی کوردستانی کردو هەرێمی کردووە هەر کەسە بە قەدەر خۆی لەبەرەوە کورد باشترین حاڵەت بۆی بژاردە ئەوەیە کە بێلایەن بێ و نەبێتە تەرەفی هیچ لایەک و ڕێگا بە جموجوڵی بەجهی جموجوڵێک نەدا بەڕاستی هەموو جموجوڵێک ئێستا لە دژی ئێران لە زەرە دیارەوی کوردستان و لە دژی کوردانیشە کە ئەمریکا پلانی ڕوخانی ڕژێمی نییە کە گەلانی ئێران خوان ڕناپەڕن لە تاران و شارەکانی تر ئەم کوردانە بۆ بچن ینی کوردستان وێران بێ و لەم شارانە دەست پێ بکەن با بابزانین چی ئەبێ ئەگەر مەبەست دەوێ بڵێ من بەشداریم نەکردووە بەشم نابێ وانە ئەحمەد شەرع دژی ئەمریکاش بوو کردیشە سەر کوردانی ڕۆژاوا دۆستی ئەمریکا بوون و هیچی پێ نەدان لای ئەمریکا شتانە نییە بینی ئێرانیش بڕوخێ ناوچە کوردستانیەکان هەر بە شێوەیەکی خۆڕست ئەوە خەڵکی کووردە و دەسەڵاتی کوردیە بێ و بەڵام گرنگەوەی ئایا تا چەندەوە هێزە کوردیانە یەکریزن یەکگرتوون تا چەند جەماوەریان لەگەڵا تا چەند پارێزگاری لە یەکتریەکەن کاکە کەورەترین کێشە هەیە ئەو دەوڵەتانە جاری وایە کورد لە دژ یەکتری بەکاردێن باشە گەر ئێکێک لەوە گەرانە ئێران هات لەگەڵ یەکێک لە گروپە بەهێزەکانی کوردانی ڕۆژهەڵات دانیشتنی کردو وتیوەرن من لەگەڵتانە پێک دێم و خود مختاریتانە دەمێ و ناچە کوردەکان تەسلیمیەوەکەم ئەوان لە ڕێەوە کوردی بەشەردا ئەوان لەگەڵەوانی تر ئەیکەن ئەوە خۆیەوە بۆ نمونەوەجێکێکە لە مەترسیەکان پاشان ئەم جەنگەوە کوتم کە مادام استراتیجی ئەمریکا ڕوخانی ڕژێمەکە نییە چی بۆ کورتیا ینی بەس ماڵوێرانی بەس تیاچوونی خەڵقی بەدەنی و یا لە هەر لە وڵاتەکەشانی ژێرخانی ئابوووریە وڵاتانە وێرانە بێ و دەرەنجامی ئەم شەڕە چییە ئەمریکاش خەسارە و کوژراوێکی زۆریە و گومانی تیانە و کە بخواان باسی ناکەن بەڵام هەموو سەرچاوە هەواڵەکانی لێن و ئێران خەسارەیەکی زۆری بووە و پارەیەکی زۆر سەرف کراوە و ئابووری هەموو دنیا کەوتۆتە مەترسیەوە لە کاتێک شارژەم هە لە جێی خۆیەتی هەتا ئێستاش ئەمریکا سوور نییە لەسەرەوەی بڵێ وڵایی ئێمام شەڕە ناوەستێنین من بە ئەگەرێکی زۆرەوەی بینم ئەم جەنگە ناچێتە دەڕۆژی تر هەتا جێژن ئەوەستێ و ئەو ڕژێمە ئێرانی هە لە جێی خۆیە بێ و ئەمریکاش بە خەیاڵیان نایە و ئەوەی خۆشی کردە کەوا سووری بەرلەشکرد هەر ئەوە تیاچێ و زەرمەند دەبێ و من بینم بەس بۆ هەرێمی کوردستان ئەمڕۆ بەیاننامەی سەرۆکی پارتیە بوو کەوتی دان بە خۆداگرتن سنووری هەیە داوای لە حکوومەتی عێراق و پەرلەمانی عێراق و چارچێ مانگی گربوو ئەو هێرشی گروپە چەکدارەکان ڕابگرن بەیاننامەی سەرۆکیەکێتیە بوو بە هەمان شێو دوگەگەر ڕانەگیرن ئێمە خۆمان مامە دەتوانن وەڵامیان بدەنەوە ئەو گروپە چەکدارێکی ئەوەی چێک لەو خاڵانەیە هەرێمی کوردستانە بێ جوڵەیە بکە ئێمە کاکە زەرمەند بووین کارەبامانێ لە شەو ڕۆژەکە نەزانم چەند ساعت کارەبای نیشتیمانی بڵێ لە خەڵکی کوردستان 6 ساعت 5 ساعت لە کوردستانە کارەبانیە لە کوردستانە وەزی ئابووری زۆر خراپە لە کوردستانە سوتەمەنی دەست ناکرێت جاران ئەگەر لیترێ غاز بە 400 دینار بوو ئێستا لیترێ غاز بە 750 دینارە یانیەوە هەمووی کارەچاتە دروستی کردووە جوڵەکە چیەکە بەڕێز دەڵی دەبێت جوڵە دیبلۆماسیە هیچ جوڵەی دیبلۆماسیە و دەبێت دانیشتن بکەن پەیوەندی بکەن لەگەڵ ئێرانیەکان و لەگەڵ عێراقیەکان و دەبێت ڕێگری بکرێت لەم ناردنی ئەم درۆنانەی کە دێنە سەر هەرێمی کوردستان چونکە ئەوە بە چارەسەری دیبلۆماسیە کرێ چونکە ئەم گروپانەی کە لە عێراقن گروپەکانی هەشتی شعبی زۆر گوێ بۆ یەکتری ناگرن هەریەکی سەر بە حیزبێکی دیاری کراوە بۆ زۆرێکیان دروستکراون ئێران خۆی دروستی کردوون یانی ئاسان نییە ئەگەر حکوومەتی عێراقی و حیزبە سیاسیەکانی شیعە هاوکار نەبن کۆنتڕۆلکردنیان زۆر زەحمەتە شوێنی دیاریکراویشیان ینی هەرێمی کوردستان چی بکە خۆ ئەمریکەکانی جارجار لیانەدەن بۆیە بێ لە ڕووی سیاسیەوە چارەسەر بکرێ و کۆتایی هەوڵ بدەن کۆتایی پێبێت وکە کاریگەری خراپیە وەکوتم ئێستا جەنگەکە ئێمە لە شەڕەکە نین کارەبامان نییە مەکتەب و خوێندنمان نییە کاکە
یعنی خزمەت گوزاریەکانی کەوا خەریکە وردەوەردە هەمووی تووشی شەلە لەبێ لەبەرەوە کاریگەری خراپی لەسەر ئێمە هەیە لە کاتێکا بەرهەمیشی دیار نییە یعنی بەرهەمەکەی چییە وەکوتم ئەمریکا ئەسڵان استراتیژ و پلانی ڕوخانی ئێرانی نییە و ئێرانی جاوا ناڕوخێ و گەلانی ئێران لە ڕانەپەڕین و خۆ لە دووریشەوە دەوڵەت بە ساروخێک ناڕوخێ هۆکارەکەی چی بوو وەکو بەڕێزت باس کرد پلانەکەەوە بوو لە ماوەی کەمتر لە هەفتەیەکدا ئێران بڕوخێنن کەوە سەری نەگرت پلانی دووەم مەسلەی ڕاپەڕینی جەماوەری بوو بۆ ئەو ڕوونیەدا یاخود پێم وایە گروپی چەکداری و بەڕبوونەوەی چەکداری ئەمریکەکان لەوای خوێندنەوەی کیاڵایان هەبوو ئیسرائیلەکان لە خشتیان بردن کە بێنە ناو ئەم شەڕەوە ئێران وڵاتێکی ئاسان نییە ئێران یەکەم مێژوویەکی هەیە مێژووی چەند هزار ساڵی هەیە کاکە فارس 1000 ساڵ شەڕی ڕۆمی کردووە پشویان درێژ فارس شەڕی ئیسلامی کردووە فارس شەڕی دەوڵەتی عوسمانی کردووە چەند ساڵ فارس پشوو درێژن لەسەر خۆن ئەنجا کوشتن و لە ناوچوون ئەمانە لایەوان زۆر ئاساییە ئەوە ڕابەرە کوژراوە کە ڕاستترین هەواڵ ئەمەیە کە زۆر تەکلیفیان لێکردۆ ماڵەکەی خۆی بەجێ بێڵێ کە تۆ مستەهدەفی لێ دەدەنت کوژن بەڵام ئەو ئامادەیەڵە من ماڵەکەی خۆم بەجێ نایڵم ئێستا دوای نەمانی ئەو کە پیان وا بۆ حەلێکا بارودۆخەکە خراپتر بوو چونکە ئەم گەنجە خوێن گەرمانە هەمویان خۆ دەزانی لەوێ دەوڵەتێکی دینیە و ڕابەریشیان بە وەلی فەقیه زانیوە و ئیتر ئەوە گەورەترین پایە ڕۆحی و سیاسی و دەسەڵاتی ئێران بووە ئێستا هەر یەکێکیانەوێ هەرچی بیکە هێشتا پێی وایە تۆڵی خوێنەی ئیمامی نەکردوێتەوە بۆیە ئەمریکا لەوایە خراپی خوێندەوە دوو ئێران دراوسی رووسایە هاوپەیمانی رووسیا و چینە یعنی تۆ بڵێ ئەوانە یەکسەر پشتی تێکەن ئەمریکا و ئەوروپا هەموو لە شەڕی ئۆکرانیا هەموو پشتیوانێکی ئۆکرانیەکانیان کرد دژە رووسیا تۆ بڵێ رووسیا لێرە هاوکاری ئێران نەکە بەگەر بۆ ماندووکردنی ئەمریکاش بەڵێ کردوێتی ئەنجا من ئەو بەرپرسی دەستگای لێکۆڵینەوەی استراتیژی سین قسەیەکرد لەم ڕۆژانە بینی ماوەتی بۆمان دەرکەوت ئەمریکا پێی وا بۆ ئەو سیستمە بەرگری ئەو هەیەی لە دنیا هیچ کەس پێی ناوێرێ کە باشترین سیستمی بەرگری هەناوە لە ئیسرائیل و لە کەنداو دایناوە بۆ خۆی دایناوە بەڵام دەرکەوت دەڵێ سیستمە بەرگریەکەی بەرگەی موشەکەکانی ئێرانیش ناگرێ کانەوە هێزوی نەقتواناکەی ئەمریکا دەرکەوت هەرەوەندێ هێزوو تواناکەی ئەمریکاوێ ئێرانێکی هەژاری فەقیر کە 20 ساڵە حەساری لەسرە ئەو تا لە جێ خۆیەتی و نەیتوانی بڕوخێنێ بڕوخانی بیناوخان و ئەمانە بەڕاستی ئەمە سەرکەوتن نییە ئەی بۆ ناتوانێت هێزی وشکانی دابەزێنێ و بچێ کە بیریشی زۆر لێکەنە بەڵام هەچەنەکەن ناتوان هەنگاو بنێن لەبەرەوە ما بەعکسەوە توانای ئەمریکیەکانی دەستخرد کە هەموو ڕادارە بەهێزەکانیان تیاچوو باشە ئەمریکا ئەو زلێزەی دنیاە لە وڵاتانی کەندا بڵێ لە وڵاتانی کەندا ئەو نێ موشەکەەکانی ئێران ئێستا باسانی هێشتە ناو تەلەڤیڤەوە خۆ ئەمە پێشکەوتوترین سیستمی ئەمریکا ناو ئەمریکا شەرەوەی هەیە ئیتر خۆ ئەمریکا لەوە زیاتری نییە ینی ئەمە بۆیم پێم وایە وڵاتانی چین و رووسیا ئەمانە پشتگیری ئێرانەکەن بۆ ئێران نەکەوێ لانی کەم بمێنێتەوە بەم خۆگرتنە ئێرانی وەکوتم ئەگەر دە 15 ڕۆژی کە خۆ بگرێ ئەنج ئەمریکەکان دێنە پێشەوە داوای دانووسانە ئەوە بۆچوونی من مادام ڕاپەڕینی ناوخۆ نەبوو چونکە کارەکەی چی بوو کە چاوێنە سەرەوە بوو خەڵک ڕاپەڕی چونکە پێش دەنگە خۆتان ئاگادارن خەڵک ڕاپەڕی و خەڵکێکی زۆریش ڕەشەکرا خەڵک کوژرا ئەوە ڕاستیەکە چەند جار و تومانەوە پەیوەندی بە ترسێ یاخود پەیوەندی بەوەیە کە کاتێکە وڵاتێریشی لەسەری خەڵک نیانێ خۆپیشاندنەوە کامیانە ترسی لە دەسەڵاتی ئێران یەکەم ئەو وڵاتانم بۆ ئەماکەن بە پەلاماردانی با بڵێن سەربازی بە لە ئاسمانەوە بە موشک و بە فڕۆکە ئەمانە هیچ دەوڵەتێک بە تەنیا بەوە ناڕۆخی ئەبێ یان خەڵک ڕاپەڕێ یا هێزی زەمینی پێ وڵاتە داگیرکە ئەمریکا بڕیاری نییە هێزی زەمینی بکە و لە توانایە نییە و کۆنگرێسیش رازی نییە و بۆ معلوماتیشت لەم ڕۆژانەیە کۆنگرێس دراسی ئەو شەڕاکە و بڕیاری تازەشەدە لە سەریایە شەڕەکە ڕاگرنیانە ئەوش بابەتیشکێ بەڵام کە دێتە سەرەوەی کە وتیان ئەگەر ئێمە ئەمە بکەین بەڵکو خەڵک ڕاپەڕێ ئیشەکەمان بۆ ئاسانە بێ خەڵکی ئێران ڕانەپەڕی کە ڕانەپەڕی هۆکاری زۆر یەکێک لە هۆکارەکانی ئەوەیە بەڕاستی من پێم وایە بەوەی کە ئەمریکا یەکسەر هات پیرەمێردێکی 90 ساڵا کوژێ وازانە کارێکی باشی کردووە بارودۆخەکەی خراپتر کرد دوو کە دێت لە یەکەم ڕۆژی جەنگەکە لە قوتابخانەیەکەدا 200 ناڵە کوژێ هەموو کەسی شانی کابینێ وڵاتەکەی ئاوادی وێرانەکرێ بنکەی پۆلیس و کارەبا و
سوتەمەنی و هەموو ئەمان لێ درێ ئەوە کاریگەری خراپی هەیە یعنی ئەم دەوڵەتە هاتووە بۆ وێرانکاری بۆ گۆڕینی ڕژێمەکە نەهاتوە ڕێگای تر هەبوو بۆ گۆڕینی ڕژێمەکە بۆ بیریانە نەکردەوە خاڵێک تریشی ئەگەر ئەو کەسانەش کە دژی دەوڵەتن کە بێگومان لە ئێرانی شا ناڕزایی هەیە و ڕێژەشیان کەم نییە لە دەوڵەتێکە کە هەموو هێزەکان هێزی عقایدین سوپای پاسداران ئەرتەش بەسیج هەموو ئەم هێزانە هەمویان سەر بەم سیستمەن سەر بەو فکرن کە ڕابەری لەسەر بۆتە قوربانی لەو پێناوەیە بۆیە لە حاڵی ئەوە ڕاپەڕینی خەڵقی ئاسان نییە ینی خەڵکەکەشە ترسی ئەوەی کە دژیش بێ ئەگەر بیەوێ چکە حتمما زۆر بەتوندی ڕوبەڕویان دەبنەوە چکە بە جاسووسیان لە قەڵەمە دەنەڵێ داگیرکەرێک کە وڵاتەکەی تۆ ئێرانەکە هاتووی لە پەنایەوە لە بەرەو خەڵکەکەش ناوێرێ دەرەنجام ڕاپەڕینەکە نەبوو ئەم هەموو کارانە بێکەوە گروپی چەکداری ئێستا قسە لەسەر کورت کرا بەڵام نازانم ئێستا پاشەکشەی کراوە ئای بۆ هێزەکانی دیکەی بڵێن بۆ نمونەوە پۆستۆنی بەلوچەیە عەرەبی هەواسەیە کەوان بڵێن عەرەبەکان لە سەدا دوون بەلوجەکان لە سەدا دوون کورد زیاتر لە سەدا دەیە بەرەوە ناچێ ڕوبەڕبوونەوەی چەکداری ئەوانە کەم کەم هەر بوویانە بەزم بارودۆخای چەند ناتوان کە کوردەکانیش یەکەڵوێست نین کۆمەڵە دوو جۆر کۆمەڵەمانەیە دیموکرات دوو جۆر دیموکرات هەیە و پژاک هەیە و هەریکان هەڵوێستێکی جیا هەیە لەوەی تر لەبەرەوە کوردەکانی یەکەڵوێست نین هەتا ئەو کارە بکەن و جگەلەوەی ئەگەر مادام پلانی ئەمریکا ڕوخانی ڕژێم نەبێ لە ئێرانە دەوڵەت هەموو کاتێک بە کورد دەوێرەیە واتوانێ ینی بەس وێرانکاری بەسەر هەرێمی کوردستان نادێ ئەگەر بێت و پلانەکە ڕوخانی ڕژێم نەبێ کورد تێوەگلێ لەم شەڕێکە هەیە بۆیە دەرەنجام مادام درێژەی کێشە خۆ حاڵەتەکان دوایە ڕوخانی ئەو ڕژێمەیە یاوەستانی شەڕەکەی بەڵام باگەری زۆرەوە ئەو دەسەڵاتە ئاوا ناڕوخێ دەمێنێتەوە دوجاریش شەڕەکەش دەوەستێ کە کۆتاییشی پیاد هەرە وێرانکاری و ماڵکاولکارێک وە خەڵکێکە تیاچ و بەتە قوربانی وەکو ترامپ پێوێت تحملی زۆر نییە درێژە ئەم شەڕە درێژە بکێشێ چونکە بەنیازی سینناروی ڤەنزوێلاژ بوون یعنی وەکۆی ڤەنزوێلا سەرکەوتونەوە بەنیازی وەژمە سیننارویەکی لەم شێوە بۆچی سەرکەوتون نەبوو دانی چۆنە ئێوان ئەمەی ویستیان لە ئێرانە بیکەن تەسەورێکی چەند جار بیریان لەوە کردوتەوە هێزی کۆماندۆ دابزێنن بۆ چەند ناوچەیەکی ئێران بۆ نمونە جززیرەیە کە هەموو سەرچاوی نەوتی ئێران لێوە ئەڕاتە دەرەوە بچن داگیریکە ئەس لە تام دەقێش دراسەیەکەن بەس قورسە بەلایەنەوە کە ناتوانن بیریان لەوە کردوێتەوە هێزدا بەزێن بچن یۆرانیۆمەکە یۆرانیۆمی پیتێنراوی ئێرانی ببن هێزدا بەزێن لەو ناوچێ بۆ چەند ڕۆژە بیری لێکەنەوە بە سەرچەندەکەن لەخوان ڕنابینن خۆ ئاسان نییە ئەزانی کاکە لە ناو هێزی عقایدیە زەحمەتە ئیسرائیلیەکان بۆ هێنانەوەی تەرمی فرۆکەوانێک کە چەند ساڵە دیار نییە ناوەکەم بیرچەوە لەم شەوانە هێزێکی زۆریان نرد لە ناوچەی بقای لوبنانی لە باعلەبەگ نزیک باعلەبەگ لەوێدا بەزین بۆی بچن ئۆپەراسیۆنێ بکەن بە ئەو کارە ڕوبەڕووی کەسێکی گەورە بوونەوە کوژراویان هەیە و برینداری زۆریان هەیە و کۆپتەر تێکشکا و دەبابە سوتا و دوجاری لە کارەکان سەرکەوتونەوە بوون و شەڕەکە چەند سعاتی خاند و دەنگۆیەکەیە کە خەڵکیشیان لێ بەدیل گیرابێ بۆ ئێوە کارەوە ئاسان نییە کەەوە لە بەردەمی خۆیانە ینی دراوسەی خۆیانە و سەیتەران هەیە بە سەریا و نانتوانی ئەو بکەن لە وڵاتێکی وەکو ئێرانە چۆ دەتوانن ئەو کارانە ئەی بۆ گەروی هەرمۆ سوکە ئێستا پرچینەوە تەپەکی کەوتووە گواستنەوەی کاڵاکانە غازی قەتەرە نەوتی وڵاتانی عەرەبیە ناتوانن ئەوە دەست ئێران دەرکەن چکە کاتێکی گەورەیە بەدەست ئێرانیەکان زانیکی ئەوە زۆر زۆر زەحمەتە ئێران بە هەموو مانایەک بە هەموو پێوەرێکی پێکاتەی جیۆپۆلیتیکی ئێران وای کردووە کە کۆنتترۆڵی تەواوی هەیە بەسەر گەروی هورمزە و لەمبەری چ وڵاتانی عەرەبیە هەرچەند پارێکی زۆریان داوە بە ئەمریکا بەس ئەمریکا یەکەم ئەو سیستەمەی بۆ ئیسرائیلی دانابووانی دانەنا جیاوازی بەڵێ جیاوازی هەیە وەک پێویست بەرگری لێ نەکردن ئەمانی زەرمەند بوون و فعلەن زەرمەندیش بوون ئێرانی شەوانە بە هاوپەیمانی ئەمریکا زانێ و لێەوە لە ئەمریکا درێ وەشێ ئێرانەیە بازاری وزەی جیهانی تێکدا بۆی بڵێم شەڕی ئەمریکا بەرهەمەکەی ئەوە بوو گرانی نەوت و سوتەمەنی و هەموو ئەم شتانەی لێکەوتەوە کوتم شەر کە درێژەی کێشە
هەموو هۆکارێکی نامەشروعیش دێتە پێشەوە بەڵێ تا کارگەشتۆ ئەوەی چەکیەوە میش بەکار هاتووە وەکۆی لە جەنگی جیهانی دووەما بینیمان هێزەکان لە پێناویمانەوەی خوانە هەموو جۆرە چەکێک بەکار دێنن و هەموو ڕێگایەکی ژەگرنە بەر بۆی ئێرانەکان هەوڵیاندا ئەو ڕێگایە بگرن و کاریگەری زۆریی لەسەر بازاری وزەی جیهانی دروست کردووە بۆ کوتمان ئێستا بەرمیلێک نەوەەوە نزیک بۆ تۆ لە $100. بەڵێ سەبارەت بە ڕابەری بڵین تازە ڕابەری تازەی ئێران بەس لەوەی هەڵبژێردرابێ بەس ناوەکەی ئاشکرا نەکراوە تاوکو ئێستا پێشببینی هەیە بۆ کێجێگرەوە بێت چکە ترامپیش دەڵێ ئەگەر کەسێک بەدڵمان نەبێت زۆر بەردەوام نابێت دەوێت ڕۆڵی ئاەتوڵایەک ببینێت ترامپ نە ترامپ لەوە زۆر بە هەڵایە چووە بەڵێ یەکەم ئەمە ئێرانە و ئەمریکانی و ئەمە فکر و عقاید و مەذهبێکی زۆر جیاوازە لەوەی ترامپ لە سەرەتی و بەڵێ ئێرانیەکان فێری فەقیری و نەبوونی و حەسار و هەموو ئەمانەن و شەڕی ساڵەی ئێران عێراق هەموو وڵاتانی دنیا پشتگیری سەدام حوسێن بوون و شەڕەکەشیان کرد ڕابەری تازە بڵین پێم وانە ئەمریکا ڕابەر هەر کەسێک بێ زۆر لە بابەتەکە بگۆڕێ چونکە ئەمریکا کاڵەیە گەر تەمەنی درێژ نابێ یان یار کە ڕابەڕێک هەڵبژێرە نەچین ئەوژە کوژین لە ئێرانە باوەڕت بێ لە خامنایی بەتواناتر و گەورەتری تیان نەبوو لە وڵاتەیە ئەمریکا لێیدا و تیاچوو بۆ قوربانی و دەرەنجامیش لە وڵاتەکە نەک شەڕ کۆتایی نهات بەڵکو خەڵک سوورتر بوو لەسەر دژایەتی ئەمریکا هێزەکانی ئێران ڕشتر بوون لەسەر دژایەتی ئەمریکا ئێستا هەر کەسێککە بێ ترامپ بەڵێ چی یانی دوو ئەو هێڵە گشتەی کام دەوڵەتە لەسەری دامەزراوە ڕابەرێک ئەنجومەنێک دایەنێ باشە ماناوێ ئەم ئەنجومەنە دەسەڵاتی لەو ڕابەرە زۆرترە ئەنجومەنێکی هێشتاوەشت کەسی هەیە بڵێ ئەنجومەنی شارەزای ئەنجومەنی خبرەگان ئەم ئەنجومەنە کە ڕابەر دانێ ماناوێت دەسەڵاتی لە ڕابەر زیاترەکە دایێنێ یەکێکیش دانێت کە لەسەر ئەو نەهجە بڕاکە خامنایی لەسەری ڕۆژ لەسەر ئەو نەهجە بڕاکە خوێنی لەسەری ڕۆژ زۆر لە مەسەلەکە ناگۆڕێ هەر کەسێک دانێن زۆر بابەتێکی گرنگ نیە بەلای منەوە بڕوان ناکەم بەلای ئەمریکاشەوە هەر ڕێکێکە لەو بابەتە دان دوجاری جەگەر ئێران پێی وابێ لە بەرژەوەندی وڵاتەکەیە شەڕ بکە ئاشتی بکەن تەنازولات بکەنەیکەن خۆ دامەزرێنەری ئەو دەوڵەتە ئیمام خومەینی بوو ئیمام خومەینی دامەزرێنەری ئەو دەوڵەتە بوو شەڕی ئێران عێراقی کرد دوجار لەبەرەوەی وای بە پێویستە کرد بۆی ئێران بمێنێتەوە وتیەوە پەرداخە ژەهرە خوادمانەوە قبوڵمان کرد یەخۆ ئەم ڕابەرەش هەر شتێک لەو بابەتەیە یەتە پێشەوە گە بەرژەوەندی ئێران پێویست کە هەڵێەوە بڕیارماندا شەڕمان ڕاگرت و لەبەرەوە من پێم وایە هەر کەسێک بەڕابەر هەڵبژێرن لە بابەتەکە ناگۆڕێ بەس دەرەنجامی ئەم شەڕە هەر بەرەو ئاشتی و دانووسان و کۆتایی پێهاتنە ئاسۆکان وا دیارە بەرەو کۆتایی شەڕەکە ڕوە چکە ترامپ قسەی زۆر دەکات بەرەو ڕوخانی دەسەڵات و گۆڕینی ڕژێمەکە ترامپ دەڵێ سێمە بنکە تۆمیەکانمان لە ناو بردووە دەڵێ سوپای ئێرانمان لە ناو بردووە سوپای دەریاییمان لە ناو بردووە ئەوە چیری دەخوێنێتەوە بۆی پاسایك بۆ سەرکەوتن بدۆزێتەوە کۆتایی بە شەڕەکە بێنکەم ڕاستی ئێران زەرەدی زۆری بەرکەوتەوە قسەیتیانی بەڵام ترامپ بەگەر جاری پێشوتی من ئەمانم لە ناو بردووە ئێستا چی لە ناوبە 12 ڕۆژەکە پێشوو نەیودە تۆمەکەمان لە ناو برد ئێستا باسی ئەتۆمی چیەکە ئەی بوو ئێستا پلاندانێ بچن هەر بیبن لەگەڵ خۆیان مانایوایە لە جێی خۆی ماوە دووش کام دەوڵەتەما بەم جەنگانە بەهێزترە بێ دەوڵەتەکە و ئەم جارە چەکی پێشکەوتوتر دانێ و مەترسی لەسەر ئیسرائیلی زیاترە بێ مادام ئەمان پلانی گۆڕین و ڕوخانی ڕژێمەکەیان نەبێ بەڵام ئەوەی کە دەرەکەوێت تا ئێستا ئەم پلان و بەرنامەی بۆ گۆڕینی ڕژێم نییە هیچ کاری جددی بۆ نەکراوە دەرەنجام کە بۆی نەکرابێ یەخۆ شەڕیش تا سەر نابێ هەرە بێ بەرەو قۆناغێک بڕوە بەرەو ناڕۆ شەرێکی درێژخان بێ وەکۆی ئەفغانستان بڕۆ شەڕێکی درێژکان بۆ هیچ لایەکیان بەرگەی زەمینی ناتوانن ئەمەکەن ئەزانی چکە ئەم جەنگە کاریگەری هەیە لەسەر هەموو جیهان لەسەر ئابووری جیهان لەسەر ئاسایشی جیهان ئەم جەنگە ئەگەر زۆر درێژە بکێشەیە جەنگی جیهانی لە دروزە بێ لەبەرەوە ئەم جەنگا بێ کۆتایی پێ بێەوە بێ طبیعەتی شەڕەکە وایە درێژە قبول ناکە
یانیەکرێ بازاری وزەی جیهانی هەمووی ئاوا بێ وردەوردە کارکرێتە سەر خەزانی نەوت و بیرە نەوتەکان و شەریکاتی نەوت و غاز و ئەو شەڕی ئۆکرانیەش لایەکی تری دنیای تێکداوە بەسەریەکە لەبەرەوە بارودۆخە جیهانیەکە ئەخوازێک ئەم شەڕە نابێت درێژ بێ یا بێ ئەم دەسەڵاتی ئێرانە نەمێنێ یا نەبێ جەنگەکە بوەستێ بەڵام هیچ پلانێک نییە و ئاسۆکان لەوەچی ئەو دەسەڵاتی ئێرانە هەرمێنێتەوە ئەمریکا سەرکەوتو نەبوو لە گۆڕینیا و بۆشی ناکرێت دوجار خیاری دووەم بێتە پێشەوە کە بیرکردنەوەی لە ئاشتی و دانووسان و گفتوگۆ دەکرێت ئاشتێکە زۆر کێشێ توڵانی بێ دەکرێت مەسەلەن بۆ چەند ساڵێکیش بتوانن چونکە ترامێکێک لە قسەکان یەڵێ ئێمە ئێران مانوالێک کردووە تا 10 ساڵی تریش نەتوانێت مەترسی بێ بۆ سەر وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست مانایە نایانێ بێڕوخێنی ئەڵێ کە نەو پەلوپۆمان کردووە تا 10 ساڵێکی خەتەری نییە و باوە خۆی بمێنێتەوە و قسەی بەڵگەی لەسەرەوەی کە بەرنامە ڕوخانی کاتمان کەمە بتە سەر عێراق عێراق ئەو گروپە چەکدارانە لەیان ئەمریکا و ئەمریکاشۆ بە ئامانز دەگیرێن پێ دوایە لەوە زیاتر دۆخەکە لە عێراق ئاڵۆز بێت ئەگەر ئەو شەڕە بەردەوام بێ لە عێراق ئاڵۆزترە بێ گومانی تیانە چونکە ئێستا ئەمە لە عێراقیش بۆ خۆی وەزعی ناوخۆی عێراق باش نییە وەزعی شیعە لە ناوخۆیە باش نییە وەزعی سونەکان پلان و بەرنامەیەکی تریانەیە بۆ عێراق دوجاری ئەم هێزانە وەلایەن بۆ ئێران زۆرترە لە عێراق لەبەرەوە لەژێر تەوجیهاتی ئێرانان کاریگەری خراپیە بێ بۆیە من پێم وایە ئەم هێزانە هەر چەند لێ بدرێن بەڵام هەردەمێنن هەر کاری خوانەکەن ئێران هەر پشتگیریانەکە باشترین چارەسەرەوەیە بۆ ئێمەی کوردستان بۆی سەلامت بین لە شەڕی ئەو گروپانە کاری دیبلۆماسی و سیاسی ئەوش لە ڕێگای ئێرانیەکانەوە گفتوگویان لەگەڵ بکرێ و دانووسان بکرێ و لەگەڵ بەرپرسانی شیعە لە عێراقا بۆ کۆنتڕۆڵکردن و سنووردارکردن و وەسانی ئەو پەلامارانە بۆ سەر هەرێمی کوردستان کەوتم جۆرێک لە سەرێشان بۆ ئەمن و ئاسایی شەرێمی کوردستان دروست کردووە باشە دووە بچێم سەر وڵاتانی عەرەبی دوێم بڵێن ئەوەی کە بە بنکەکانی ئەمریکا بە ئامانجگیران زیانی زۆریان بەرکەوت بڵێن ئابووریان وەبەرهێنانیان ناوبانگی زۆر لە کادار بوو لەبەردەم چیدان وڵاتانی عەرەبی وڵاتانی عەرەبی دوو جۆرن ئەس لە وڵاتانی کەنداو بکەین بە دەرەجەی یەکەم وڵاتانی کەنداو کە دەوڵەمەندترین وڵاتەکانی دنیان سەرۆت و سامانی خۆیان بڕێکی زۆریان تەسلیمی ئەمریکا کرد لە پێناوی ئەمریکا بیان پارێزێ بەگشتی جاوان خوازیاری گۆڕانکارین لە ئێرانە بەڵام لە دەسەڵاتی ئەوانانە بەڵام بەڕاستی دەرکەوت ئەمریکا نەیتوانی ئەوان پارێزێ وەزارەدوزیانی زۆریشان پێگەشت وێرانکاری بەسەر وڵاتەکانیشان هات خەڵقیشیان تیاچوو پارەشیان ڕۆیشت و ئەو کچەک و تەقەمەنی کە کڕی بووشیان هیچ ڕۆڵی نەبوو بەڕاستی لە پاراستنیانە بۆ ئەم پێم وایە دوای ئەم جەنگاوانی بیر لەوە بکەنەوە لە جیاتی ئەوی بیر لە ڕوخانی ئێران و دژایەتی ئێران و سەرفکردنی پارەی خۆیان من لە کڕێنی چەکە بگەڕن بە دوای ئاشتی و تەبایی و ڕێککەوتن لەگەڵ ئێران دۆسایەتی لەگەڵ ئێران بکەن باشترە نەک هەموو پارەکان بن بە چەک و چکەکەش نەتفریاوەنەکە بەرگری لە خۆیان بکە ترکاوە بێ دەوری چییە و ئەبێت تێش بگەن کە ئەمریکا ئەوەندەی کە ئیسرائیلی مەبەستە و ئەو سیستمەی بۆ ئیسرائیلی دانابوو ئەمانی دانە ناو ئەمانی ئەوەندە مەبەست نییە ئەمانی پێویستیان بە مڕاجعەیەک و بە خۆداچوونەوەیەکێ لە دوای ئەم شەڕە و ئەو ڕووداوانەی بەسەریانە هات زۆر سپاس دەکەین بەڕێز دکتۆر محەممەد ئەمین مادماک سپاس سپاس بە بینەرانی بەڕێز سپاس باوکاران خواتان لەگەڵ